ئازیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەی ڕاڤە بە دیدارتان شاد دەبین. پێشێنانی حکوومەت هەرێمی کوردستان و نۆهەمین کابینەی حکوومەت هەرێمی کوردستان و بژانەوەی پەیوەندەکانی حکوومەت هەرێمی کوردستان و هەڵکشانەوەی دۆزی کورد تەوەری قسەکردنمانە بێ بە میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست کاکارزان ئەحمەد توێژەری سیاسی. کاکارزان خۆشحاڵین و بەخێر بێت. سوازم دەرفەتە کاکارزان وەگەڵێن هەنگاوەکانی بنیادنانی کوردستانێکی بەهێز دەستی پێکردووە. خۆشحاڵە بین لەگەڵ جەنابەت لەم بەرنامەیە قسەیەک لەوە بکەین کە لە هەفتەی ڕابردوو کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان بە زنجیرەیە بەڕێڕەوێکی درێژ لە گفتوگۆ لە ڕێکەوتن لە دانووسینیانە سیاسیەکان و سەرنجام پێکاتنی نزیکەی زیاتر لە 90 ئەو کورسیانی کە لە پەرلەمانە سەر بەم حیزبە سیاسیانن ڕێکەوتنێک دروست بووە و پەرلەمان توانی متمانە بە سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان و بە کابینە وەزارەکەی بات. پێم خۆشە زیاتر لە ڕوانگەی کارنامەی حکوومەت هەرێمی کوردستان و پرسیار لە کاکارزان بکەم خوێندنەوەی کاکارزان چییە بۆ ئەو کارنامەی کە سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان پێشکەشی کرد. دەستان خۆش بێ، سپاس بۆم دەرفەتە. تاوان معلومی بەڕێسانە سەرەتایی هەڵمەتی بانگەشە هەڵبژاردن پارتی دموکراتی کوردستان و هێزێکی کاریگەر و هێزی یەکەم لەسەر ئاسی هەرێمی کوردستان دروشمیشی گەورەی وڵاتوە کە دروشمی بنیادنانی کوردستانیشی بەهێزە ئەم دروشمەش کە پارتیەوە لە واقعدا بەردەستەی کابرێتیلەوەی کە حکوومەتێکی شتۆکمە حکوومەتێکی بەهێز بۆ تاوی خەڵکی کوردستان دەزووکرێت. سەبارەت بە کارنامەکە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان کارنامەیەکی گشتگیر و هەمەلایەنە تەواوی سێکتەرەکان لە خۆ دەگرێت. ئەو کارنامەی بۆ تەمای خۆشحاڵی بۆ تاوی خەڵکی کوردستان و ڕۆشنبیران و تەواوی بێکاتەکانی کۆمەلگای کوردستان لەسەر کۆمەڵێک تەوەر و بنەمایش دەکات کەم کارنامەیە کە بەڕێز کاکمسوود بارزانی و لە کارنامەکەی ڕۆژە لە بەردەم ئەندامانی بەڕێزی پەرلەمانی کوردستان ئیعلانی کرد. کۆمەڵێک تەوەری گرنگ و هەنووکەی و زەرور بۆ هەرێمی کوردستان لە خۆ دەگرێت. یەکێک لەو خواستانی کە بەجددی ئەم حکوومەتەوە خودی کاک مەسرور و کابینەکانەوێت بەجددی کاری لەسەر بکەن. یەکێک لە کارهەرێک گرنگکەمەتی لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیان نێشنی و گەندەڵی کە بەداخۆت لە چەند ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستاندا هەبووە و کارێکی تر لە وڵاتی حکوومەت لە سابرتی لە ئەنجامدانی چاکسازی لە تاوی سێکتەرەکانی حکوومەت و ئاشکراکردنی شەفافیەت و دەهات ئەگەر لە ڕابردووە منێک وەکو هاوڵاتی یان کەسێکیان هەر هاونیشتیمانی شێم هەرێمە قسەی هەبوو لەسەر شەفافیەت و بابەتی بودجە و داهات و سامانی وڵاتە یەکێک لەو ئەرکە گرنگانی حکوومەت بریتیلەوەی کەم جارە کاک مەسرور تاکید لێکردەوە کە بریتیلەوەی کە شەفافیەت لە داهاتی هەرێمی کوردستاندا هەبێت و چاکسازی لە تەواوی سێکتەرەکانی حکوومەتدا بکرێت. بڵێ کاکارزان لە دەقی کارنامەکە باسی بە سەنتەربوونی هاوڵاتیەکە لە کوردستان و هەر لەو چوارچێوە شار هەر لەو سیاقەشە باسی ئەوواکرێت کە چیتر حکوومەت ئامرازێک نەبێ بۆ حیزبایەتیکردن و دەستی حیزبەکانی بەڕاستی زۆر لێ دوور بخرێتەوە. ینی سەرۆکی حکوومەت بە نازوتی کە پێویستە وەزیرەکان کاربەدەستەکان ئۆرگانەکانی حکوومەت دامودەستگاکان کار بۆ هاوڵاتی بکەن بەبێ جیاوازی حیزبی بەبێ جیاوازی ئینتیما بەبێ جیاوازی ڕەگەزی و قەومی و ئاینی و هەر شتێکی تر مادەم کەسێک هاوڵاتی کوردستانی بێ پێویستە لە سنتەری کاری حکومڕانیا بێ و حکوومەت گرنگی پێبا. خوێندنەوەی بۆی کە هەرێمی کوردستان لە دوای سێدێ لە حکومڕانی کوردی گەیشتۆتە ئەم قۆناغی ئەوەی کە ئیتر ئەگەر بۆ نمونە بە کۆمەڵی ئەزمموی تاڵیشە تێپەڕیوین ئەم قۆناغی بە سەنتەربوونی هاوڵاتیە لە حکومڕانی کوردیە. وەکوتم بەداخەوە لە ڕابردوودا بەشێک لە هاونیشتیمانیان و هاوڵاتیانی هەرێمە گلیان لە بەشێک لە کاربەدەستانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەشێک لە وەزیرەکانمان هەبووە کە لەوانەیە شەرنی هەمویان بەڵام لەوانەیە بەداخەوە هەندێکیان سەر ڕایکاری حکومی لەوانێت تێوەگلابنیان دەستیان هەبوو لە کاری بازرگانی و بەهدەردانی سامانی وڵاتە. بەڵام ئەوەی کە مای خۆشحاڵی و بەجددی ئەم جارە جەنابی کاک مەسرور تەرکیزی سەکرێتەوەی کە ئەبێ هاوڵاتی سنتەر بێ و چاق بێ بۆی کە لەم و ژیانێکی شایستە و شەرەفمەندانە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەرخان بکرێت. بۆیم پێم وایە لەمڕۆوە کابینەکە ئەم جارە بەجددی هەوڵەوەیە کە بە خزمەتی تاوی نیشتیمانی هەرێمی کوردستان کە یەکێک لەو گرفتانی کە بەداخەوە لە ڕابردووە و بریتیە و لە بابەتی موچە پێم وایە خۆشبەختانە ئێستا بابەتە تا ڕێدەیەکی زۆر حەسم و موچە بە مطلقی ناڵێم بەڵام بە شێوەیەکی گشتی لە کاتی دیاریکردنی خۆدا دەگاتە دەستا نیشتیمانیانی هەرێمی کوردستان. بۆیە من گەشتبینم لەم کابینەیەدا دڵنیام لەوەی کە هاوڵاتیان خزمەتیشی باش دەکەن لە سایە و پلان و بەرنامەی کە پارتی دموکراتی کوردستان و کاک مەسرور لە هەربەی کابینەکاندایە. کاکارزان باسێکی ئەوە کرێت کە بۆ نمونە کابینەیە ژمارەیەکی زۆر لە هێزە سەرکیەکان بەشدارن حکوومەتن بە کەمینەکانیشەوە. بەڵام بۆی نەگەڕێن و بۆ ئەزمونە تاڵەکانی ڕابردوو یعنی چۆن وا بکرێت
ئەم هێزولایەنە سیاسیانەی کە بەشدارە بن لە حکوومەت بە تایبەتی سێ هێز سەرەکیەکە پارتی دیموکراتی کوردستانی کێتی نیشتمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان چۆن هەماهەنگیشی وا هەبێ یان چۆن بەشدارێکی ڕاستەقینەیە ئەو تۆ هەبێ کە دووبار نەگەڕێنەوە بۆ ئەزمونە تاڵێ کە بەڕاستی لە ساڵانی ڕابردوو بەشێ لە هێزولایەنە سیاسیەکان سەرباری و بەشداری حکوومەت بوون جونگی ئەساسیان بەدەستەوە بوو پۆستی سیادیان لابوو بەڵام لە کاتە هەستیارەکانە لەو شوێنانێک کە تووشی قەیرانە بوون لەو شوێنانی کە تەنگەژە ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بووە ئەوە نابەرپرسیارە بوون و هەوڵیانەدا بە زۆر لە زۆرەکان پارتی تاوانبارکەن بۆی کە بڵێن کاکەمە هێزیەکەمەوە بڕاردەریەکەمیشە یعنی چی زامنی ئەوە کات کە ئێمە نەگەڕێنەوە بۆ دۆخە بەداخەوە لە کابینەی ڕابردوو کاتێک دەستکەوتەکان زڕون لە هەرێمی کوردستان تاوای هێز سیاسیەکان شەریکی و دەستکەوتانە بەڵام بەداخەوە کاتێک کۆمەڵێک گرفت و قەیران و کێشە ڕوبەڕووی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لە سەروی هەمویان دابەزەی نرخینەوە لە سەروی $100 بۆ $25 کەمەوای کە حکوومەتی هەرێمی کوردستان داهاتێکی زۆرکان بێتە بەردەسی و بڕینی بوجە و موچە و قوتی وڵاتیانی هەرێمی کوردستان و سەڵدانی شەڕی داعش بەداخەوە کە شەڕێکی نەخوازا و ڕوبەڕووی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بۆەوە و کۆمەڵێک گرفت و کێشەی تر بەداخەوە کاتێک حکوومەتی هەرێمی کوردستان و ڕوبەڕووی ئەم قەیرانە بۆ کوردستان تووشی دۆخێکی ناهەموار بوو هێز سیاسیەکان ئەوانی کە قەرار بوو شەریکی پارتی بن بەداخەوە لە بیداتی کابینەکە لە ناوەڕاستی کابینەکە پارتیان بەتەنها بەجێش بەڵام خۆشبەختانە پارتی دیموکراتی کوردستان وەکو هێزی یەکەم وەکو دوو لە مزاداتی سیاسی شانیدا بەر بەرپرسیارەتەکە توانی هەرێمی کوردستان جارێکی تر بەرەو هەڵسانەوە بێتەوە و بیپارێزە لە لێواری داڕوخان پێشم وایە ئەم جارە بەڕاستی ئەگەر بمانێ ڕوبڕووی ئەم دۆخە نەبینەوە بەڕاستی سیاسەکان جارێک تر پەنانە بنەوە بەر مزاداتی سیاسی بەداخەوە کە بە تایبەتی لەم سنوورەی ئەم لە ناوچەی سلێمانی و لە زۆنی ئەوەی پێدەوتە زۆنی سەڵزونیلی ڕەواجی زۆرە بۆی دەبێت لەم کابینەدا بەڕاستی وەزیرەکان بە مانای کەلیمە بە مانای وشا بەڕاستی وەزیراتی بکەن دووربن لە کاری حزبی دەکرێت وەزیرەکان لە دەرەوەی کاری حکومی و شوێنی کارکردنی خۆیان هەر یەکان ئەندامی حیزبەکانی خۆیان و کاری حزبی خۆیان کاڵام بە هیچ جۆرێک نابێت کاری حزبی تێکەڵ بەدامەزرا حکومیەکان بکرێتەوە پێشم وایە کاک مەسرور لە کارنامەکەیدا بەجێتیرکیزی لەو کردەوە کە وەزیرەکان نابێت کە خەریکی کاری بازرگانی و کاری حزبی بن بۆیە ئومێد دەکەم ئەم جارە هەموو هێزە سیاسەکان بەڕابەتی کاک مەسرور و پارتی دیموکراتی کوردستان شام دەنە بەر بەرپرسیارەتەکە و لە ئاستی تموح و خواستی وڵاتانی هەرێمی کوردستاندا بن کارزان لە بینی گەشتبینی و ڕەشبینی خەڵکە و لە بینی هیوا و مێدەواری و بێهیواییانە بە باوەڕی تۆ دۆخی گشتی ئێستا لە کوردستان چۆنە ینی خەڵک ئومێدێکی هەیە بۆی کە ئەم حکوومەتە ئەم دامەزرا و تازانەی سەرۆکاتی هەرێمی کوردستان و پەرلەمان و ئەو گۆڕانکاری لە ڕیزبەندی حیزبەکانە دروست بووە هاتنە پێشۆی کۆمەڵ کارکتەری نوێ لە حکوومەت لە سەرۆکاتی هەرێم لە پەرلەمان ینی تازەبوونەوەیەک لە ئۆرگانەکانی یان لە دامەزراوەکانی حکومڕانیا هەیە بە باوەڕی تۆ ئەمە بای ئەوەیە کە خەڵک ئومێد لەسەر ئەم دۆخە تازەی هەڵبچنێ من پێم وایە بەگشتی هەوڵاتیانی هەرێمی کوردستان لەسەر گەشتبینن بە پێکەنانی کابینەی تازەیە و پێشم وایە دۆخی سیاسی هەرێمی کوردستان و دۆخی ئابووریش کۆمەڵە گەنگای باشی بڕیوە دەکرێت بڵێن سەرەتای بنیادنانی کوردستانێکی بەهێزە بەڕابەتی پارتی دیموکراتی کوردستان وەکو دروشمی سەرەکی کە لە هەڵبژانی ڕابردووە کردوێتە بەر ئەگەر سەیری بکەین لە ڕووی دیپلۆماسی و جارێکی تر دەواازەکانی هەرێمی دەواازە دیپلۆماسیەکان بەڕووی هەرێمی کوردستان دەکرانەوە لە چەند ڕۆژی ڕابردوو جارێکی تر بەڕێز نیشیروان بارزانی وەکو سەرۆکی هەرێمی کوردستان وەکو کارکتەری یەکەمی دەسەڵاتی جێبەجێکردن لە هەرێمی کوردستان لە کۆشکی ئەلێزێ وەکو یەک لە ناوەندە هەرە گرنگەکانی ناوەندی بڕیان لە ئەوروپا پێشوازی لێکرا و دۆزی هەرێمی کوردستان خرا بەردەم سەرمێزی گفتوگۆ لەگەڵ فەڕەنسیەکان و پێشم وایە دەبێت دەواازەیەکی گرنگ و باش بۆ جارێکی تر هەڵسانەوەی پێگەی دیپلۆماسی هەرێمی کوردستان ئەگەر لە ڕووی ئابووری وە سەیریکەین تا ڕادێک دۆخی ئابووری هەرێمی کوردستان بەرەو باشتر ڕۆیشتووە موچەی هەرێمی کوردستان موچەی هاو نیشتیمانیان هەرێمی کوردستان لە کاتی خۆیان دێت و لە ڕووی علاقەمان لەگەڵ بەغدا جارێکی تر دەواازەیەکی گرنگ و دەواازەیەکی باشتر کراوەتەوە بۆ باشتربوونی علاقەی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بۆیە من لە هەموو ڕۆکانەوە گەشتبینم پێشم وا دەبێ جگە لە حیزبە سیاسەکان و هاوڵاتیانیش بەڕاستی یارمەتی دەربن وەی کە ئەم کابینەی گەشتبینی و خۆشبەختی خەڵکی کوردستان بێ کارزان باسی وت کە هاوڵاتیانیش بەشدار بن ینی بەجدی من پێم خۆش لەسەر ئەمە بوەسین لەسەرەوەی کە بنمونە بەشێر لە حیزبولایەنە سیاسیەکان هەوڵێن هەرچی بارگرانی بخەنە ئەستۆی حکوومەت بۆ هیچ شتێک بۆ هاوڵاتی نەهێڵنەوانێ ینی خەنۆچێ بۆی کە بەڕاستیە بێت لە پاڵەوەی کە حکوومەت بە ئەرکەکانی سەرشانی خۆی هەڵەسێت هاوڵاتیانیش بەشداری حکومڕان بن پشتیوانی حکومڕانیەکە بن و بتوانن بۆ نمونە ئەم ئەزمونونەکە هەیە ئەزمموی هەمومان بێت بۆ نمونە بەشێک لە هێزولایەنە سیاسیەکان کە ئێستا چوونەتە بەرەی ئۆپۆزیسیۆن ینی بە شێوەیەکی زۆر نامەدروست پەلاماری حکوومەتێن پەلاماری دامەزرا و دەوڵەتەکانێن تەنانەت زۆرجار پەلاماری بەهانیشتیمانیەکانێن پەلاماری پیرۆزەکانی خەڵکێن ینی خوێندنەوەی تۆچی بووی کە ئەگەر ئێمە بمانی قۆناغێکی تازە بهێنی نەبوون ئەم قۆناغە بەڕاستی پێویستی بە هەمومان هەیە و بە تایبەتی هاوڵاتی وەکوی کە بەڕێزت بکە
بەداخەوە لە ڕابردوو بەتابێت لەم سنوورە هاونیشتیمانی لەم سنوورە حکوومەت و دامەزگان نیشتیمانەکانی وڵاتان بە دامەزگای خوان نەزانێت کە بەداخەوە گرفتێکی زۆر گەورەیە وەلای با بڵێن تا ڕادێک لەم سنوورە وەلای نیشتیمانی وەلای قەومی بۆ بەشێکی زۆر لە پیرۆزیەکان و بەهاکانی ئەم وڵاتە بەڕاستی بەداخەوە لە ڕابردوویە وەلاکەکەم بۆتەوە بۆیە بەڕاستی یەکێک لە هەنگاواری گرنگەکان بۆی کە بمانەوە هاونیشتیمانان و هاوڵاتیانی ئەم هەرێمە جارێکتر ئاشکەینەوە و پیرۆزەکانی نیشتیمان و پیرۆزەکانی خۆیان نەزن ئەبێ حکومڕانیشی تەندروست و سیستەمیشی سیاسی باش بنیاد منی لە سایم کابینە تازەیە بۆی کە هاوڵی نیشتیمانیانی هەرێمی کوردستانیش بەشدار من لە با بڵین لە ئەگەر بەڕاستە خۆش بەشدار من لە ناوەندەکانی دروستکردنی بڕیار لە هەرێمی کوردستاندا و پێشم وایە ئەم جارە بەدڵنیاییەوە ئەمە ڕوودا چووکە وەک پێم وەک لە ڕابردوو باسمان کرد هاوڵاتی کراوەتە چەق بۆ خزمەتکردن لە ئایندەیە. کاغەرزان باسی ئەوە کرێ کە لە دوای زیاتر لە 24 ساڵ حکومڕانی کوردی لە کاتی ئێستا بەشێ لە سەرکردە سیاسیەکان بەشێ لە خەڵک بەش لە ڕۆشنبیران داوای ئەوەکەن هەرێمی کوردستان بە پارادایمێ بە مۆدلێکی تر بە ستایلێکی تر بەڕێوە ببرێ. خوێنەوەی تۆ چی بووی کە بۆ نمونە ئێمە دوای ئەوەی کە نزیک بە سێ دێ ئەزمموی حکومڕانی کوردیمان هەیە بە کۆمەڵێک هەوراز و نشێ و کۆمەڵێک دەستکەوت و کۆمەڵی لایەنی خەوش و کەم و کوڕی و گەشتون دە قۆناغی کە ئێمە لێرە بەدواوە مۆدلێکی تازە ستایلێکی تازی حکومڕانی پێشکەش بکەین جیاواز لەوەی کە لە ڕابردوو گوزراندومانە. هەرچە من خۆم ناکۆکم لەگەڵ 24 ساڵەکان پێم وایە ڕاستە لە ڕابردووژە لە دوای ڕاپەڕینی هەرێمی کوردستانەوە حکومڕانی لە هەرێمی کوردستان دەستی پێکرد و پەرلەمان و حکوومەتمان هەوڵام بەداخەوە لە ساڵەکانی 94 و دواتر دۆخێکی نەخوازرا و هەرێمی کوردستانی گرتەوە بۆیە بەڕاستی من حکومڕانی باڵین بداتی حکومڕانی لە هەرێمی کوردستان و دوای پرۆسی ئازادی عێراقەوە دەبینم من ناڵم ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستان لە ڕابردووە بێکەم و کورتی بووە و 100% لە ئاسی متمانە و خواستی خەڵکی کوردستاندا بەڵام تا ڕادەیەک توانیوێتی سیمایەکی جوانی حکومڕانی لە هەرێمی کوردستان پیشان بدرێت ئەگەر گرفتێک کەم و کورتێکی شەو بێت لەوانەیە لە شوێنی خۆیدانە و گرفتەکان بەڵام پێم وایە ئەم جارە کابینەی ئەم جارە بە سیمایەکی باشتر و مۆدلێکی جوانتری حکومڕانی دەتوانێت قەرەبووی هەموو ئەو گرفت و کەم کورتیان و کاتۆکە لە ڕابردووە بوون و بۆ تەمای نیگەرانی لە خەڵکی کوردستان. کاغەرزان باسی ئەوە کرێ کە چۆن وا بکرێ کۆمەڵگەی کوردی لە سای کابینی نوێی حکوومەتی کوردستانەوە لە سای ئەو گۆڕانکاریانەی کە لە مؤسسات لە هەرێمی کوردستان ڕویان ناوە حکومێکی مەدەنیتر پێشکەش بکە ینی بۆ نمونە لە پاڵەوەی کە هەرێمی کوردستان لەسەر لە هەوڵی وایە قەیرانەکان تێپەڕێنێ دۆخی ئابووری باشتر کاتەوە بووچە تا ڕادەیەک ئاسایی کراوەتەوە لە ڕوانگە مەدەنیەکانیشەوە لە پرسی بە دیموکراسیکردنی هەرێمی کوردستانیشەوە وا بکرێ هەرێمی کوردستان ئەو ناسنامەی کە هەیە بۆ لەو ماوەی 24 ساڵ ڕابردووە تۆختری کاتەوە باشتری کات لە پرسی پاراستنی مافەکانی مرۆڤ لە پرسی پێکۆژیانە لە پرسی بە مەدەنیکردنی کۆمەڵگەی کوردیە هەنگاوی تر بنێ خوێنەوە چێ بۆی کە ینی ئێمە لەم قۆناغە بەدواوە بتوانین هەنگاوێکی باشتر مۆدلێکی باشتر تۆخکردنەوەی ئەوەی کە لە ڕابردوو هەبووە بە شێوازێکی باشتر. من پێم وایە لە ڕابردووە ئەزمموی هەرێمی کوردستان و بەتایبەتی پارتی دیموکراتی کوردستان زۆر جەختیان لەسەر پێکۆژیانی ئاشتیانەی تەواوی پێکهاتەکانی هەرێمی کوردستان کردەوە پێشمان بە واقع بەفعلی لە ژێر قەڵەمڕەوی پارتی دیموکراتی کوردستان ڕەنگی داوەتەوە کە تەواوی پێکهاتەکان لە تەواوی جونگە و سێکتەرەکاندا بەشدار بوون هەر ئەگەر سەیری کابینی ئەم جارش کردێکی لە وەزیرەکان کە وەزیری گواستنەوە گاندە لە پێکهاتەی مەسیحی ئەمەش بۆ خۆی مای خۆشحاڵیەک لەم جانبەوە لە کۆمەڵک جانبی چیش دەکرێت هیواڵ بچین لەسەرەوەی کە هەرێمی کوردستان بەرەو مۆدرن دەڕوا دەکرێت لە ڕابردووە هەر 4 ساڵ جارێک لەمەودا هاونیشتیمانی هەرێمی کوردستان بەنابەنە بەر سندوقەکانی دەنگدان لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە لە ڕێگەی هەڵبژاردنێکی ڕاستەوخۆ هەوڵە هاونیشتیمانی هەرێمی کوردستان نوێنەرەکانی خوان کاندیدەکانی خوان بۆ پەرلەمان و تاوی جنگەکانی تری حکومڕانی لە هەرێمی کوردستان ڕبژێرن بۆیە من ئومێدم وایە و پێشم وایە حکوومەتی هەرێمی کوردستان بەجددی دەوێت لە 4 ساڵی ئایندەیە هەڵبژاردن لە کات و ساتی خۆیان بکرێت کێکێک لە ڕێگەهارێک کاریگەرەکان بۆی کە بە فیعلی هاوڵاتی بەشدار بێت لە دروستکردنی بڕیار لە هەرێمی کوردستاندا. کاگەرزان پێم خۆشە هەر سەبارەت بەم گۆڕانکارانی لە هەرێم کراوە دومین سەرۆکی هەرێمی کوردستان هەڵبژێریە کە زۆر جار بەشێ لە خەڵک یان بەشێ لە بەناو ئۆپۆزیسیۆنەکان تعنی وایەنەکەیان و پێمان خۆش ئێمە سەرۆکی هەرێمی دووەم و سێم ئەوانەمانە بە چۆن لە دەوڵەتانی تر هەیە بە خۆشحاڵی ئێستا ئێمە دومین سەرۆکی هەرێمی کوردستانمانەیە کە بە ڕێگەی هەڵبژاردن و لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە هاتۆتە سەر تەختی حکومڕانی هەرێمی کوردستان لە ئێستاە سەرۆکی هەرێمی کوردستان لەو فترەی کە دەست بەکار بووە جنگجۆڵەکانی دەست پێ کردو هەم لە سەراسی ناوخۆی بەسەردانکردنی بەغداد و ئامادەی دەربڕین بۆی کە کێشەکان لەگەڵ بەغدایە چارەسەرکە و هەم سەردانکردنی ئەنقەرە سەردانکردنی پاریس ئەو جنگجۆڵ دیمپلۆماسیانە بەلای تۆ یان خوێنەوەی تۆ بۆ جنگجۆڵانە چییە لەوەی کە هەرێمی کوردستان کە لە ڕابردووە بۆ ناسرا بوو بۆ نمونە زۆرجار ئەو گزارشتەمانە بیزدایانوت هەولێر بۆتە ترافیکێکی سیاسی دیمپلۆماسی
بۆ ئەم قۆناغی داهاتوو خوێنەوەی مامۆستا کارزان چییە؟ بەداخەوە لە ڕابردوو بەشێک لە سیاسەکان کاتێ پەناردم لە بەرجوڵانی شەقام و بەشێک لە نیشتیمانی هەرێمی کوردستان بانگەشەیەوان دەکرد ئەگەر بێت و ڕێزا جەنابی سەرۆکوازانی واسە پۆلیس سەرۆکی هەرێمی کوردستان بێت ئێمە بێ موچە ئامادەین وانە بڵێنەوە یان داوامی فەرمی بخوام بکەین. ئەم جارە پارتی وەکو هێزی یەکەمی هەرێمی کوردستان وەکو هێزی براوە وەکوی سقاقی انتخابی خۆی کارکتەرێکی گرنگ و کارکتەرێکی سیاسی بتوانای دیاریکردەوە پۆست سەرۆکی هەرێمی کوردستان کە ڕێزار نەچیروان بارزانانی کە ڕۆڵێکی باڵا و گرنگی بینیوە لە باشتربوونی حکومڕانی لە هەرێمی کوردستان و پیشاندانی سیمایشی باشی حکومڕانی لە هەرێمی کوردستان کە نەچیر پێگەی دیپلۆماسی بەهێزی هەیە و توانێتی وە پێگە دیپلۆماسی دەرگایشی باشی دیپلۆماسی هەم لەگەڵ تورکیا هەم لەگەڵ ئێران هەم لەگەڵ بەغداد و هەم لەگەڵ وڵاتانی ئەوروپی بکاتەوە پێم وایە لە سای ئەزمموی حکومڕانی کاک نەچیروان جارێکتر هەولێریان هەرێمی کوردستان ئەم کابینەیە بە قورساییەکی زیاترەوە دێتەوە ناو هاوکێشە سیاسەکان و ناو پێگەی دیپلۆماسی لەم سنوورەیە. کاکەرزان دیدی ئەوانی تر بۆ کورد بە تایبەتی بۆ نمونە فەڕەنسیەکان ئەڵمانیەکان ئەمریکیەکان بەخێنەوەی تۆ بۆ قەزیەی کوردی بۆ ئەو ڕووداوانەی کە لە ڕابردوو ڕوویە بۆ پرسی ڕێفراندۆم و بۆ ئەو حزورە بەهێزەی کە هەرێمی کوردستان لە عێراق هەیەی ینی خوێنەوەی تۆ چییە بۆی کە ئەوروپیەکان یا ئەمریکیەکان یا وڵاتانی ناوچەکە تا چەند هاوکارە بنەوەی کە تعاملێکی باشتر لەگەڵ ئەزمموی هەرێمی کوردستان بکەن؟ بەداخەوە لە ڕابردوو بەتاوی لە ساڵای نەوەتەکان ئەگەر پێشلکاری زۆر کە بەرامبەر هەرێمی کوردستان لەوانەیە بەشێک لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا بێدەنگیان هەڵبژاردە بەرامبەر بە قەت و عامی خەڵکی کوردستان لە ئەنفالکردنی بارزانەکانەوە لە کارەساتی هەڵەبجەوە لە کۆڕەوەکەوە بەڵام دواتر هەست بەوە دەکەین کە تێگەیشتنیشی باشتر لەلایەن وڵاتانی ئەوروپی و ئەمریکا بۆ قەزەی کورد و بابەتی کورد و قەزەی کورد قەزەیەکە کە ناتوانێت بژارێتەوە کورد وەکو نەتەوەیشی گرنگ و کاریگەر لە عێراق و ناوچەکە نەتەوەیشی بێدەوڵەتە و پێم وایە ئێستا پێگەی هەرێمی کوردستان لە ئاسیشی بەرزتردا و تێگەیشتنیشی باشتر و خوێندنەوەیشی ورتر بۆ دۆخی هەرێمی کوردستان و پێگە استراتیژی و جوگرافیەکەی هەرێمی کوردستان هەیە باشترین بەڵگەشت بۆ ئەم بابەتەوەیە کە ئێستا لە زیاتر لە 25 بۆ 30 نوێنەتی وڵاتانی زلهێز لە هەرێمی کوردستان هەیە و گەورەترین کونسڵخانەی ئەمریکا لە سەراسی وڵاتانی جیهان لە هەولێر هەیە و تەواوی وڵاتانی ئەوروپی کونسڵخانان لە هەرێمی کوردستان هەیە کامەش دەرگایشی باشی دیپلۆماسی بەڕێوەی هەرێمی کوردستان دەکاتەوە و پێشم وایە تێگەیشتنیشی باشتر هەیە لەلایەن وڵاتانەوە و سەردانی چەند ڕۆژی ڕابردووی کاک نەچیروان بۆ فەڕەنسا و پێشتیش بۆ تورکیا و لە ئەنگلیا بۆ چەند وڵاتێک تریش لەوانەیە تێگەیشتنیشی باشتر بۆ قەزەی کورد و بابەتی کورد و پێگەی دیپلۆماسی هەرێمی کوردستان هەبێت. کاگەرزان لە ماوەکانی ڕابردوو زۆر ئاماژە بۆ ئاکرا بە تایبەتی لەو زەمانەی کە دۆخی ئابووری هەرێمی کوردستان باشبوو هەرێمی کوردستان بوو بە بازاڕێک ینی زۆرینی کۆمپانیە نەدەوڵەتەکان دەوڵەتان کە هەوڵەدەن ئاسی هەناردەیان زیادکەن ئەوڵێن پەیوەندی بازرگانی و ئابووریان لەگەڵ هەرێم و دەوڵەتەکانی ترا بەهێزکەن خوێنەوە چوویە بۆی کە هەرێمی کوردستان لەم 4 ساڵی داهاتوو بتوانێت ئەو بازاڕە ئابووری کە پێشتر ئەو بەرژەوەندی ئابووری کە پێشتر بۆ بەشی لە کۆمپانیەکان بۆ بەشی لە دەوڵەتان بۆ ئەو جوڵە بازرگانی و بزنسیە کە دروستی کردبوو لە پێشترا بتوانێت هەم بەردەوامی پێبا و هەم گەشەشی پێ بکە چونکە بخۆت بەرەسان لە بواری سیاسی خوێندوتانە ئەزانی کە بوارە ئابووریەکە ئێستا بووە بە بەشێکی گەورەیە بۆ بە جملەیەکی ئەساسی لە پرسی سیاسەتکردنە. معلومی جەنابتە کۆمەڵێک فاکتەرەوە کۆمەڵێک بنەمان کە پێویستن بە بنیادنانی کوردستانێکی بەهێز یان بە بنیادنانی دەوڵەت یان بنیادنانی حکومڕانیشی باشێک لەوانە فاکتەری ئابووریە لەوانەیە من شۆک هاوڵاتیەک وەکو هاونیشتیمانی هەرێمی کوردستان لە ڕابردوودا قسەم هەبێت لەسەر شەفافێت و بابەتی داهاتی هەرێمی کوردستان بەڵام پێم وایە کە دەستکەوتە هەرێک گرنگەکانەوە بوو کە لە کابینە ڕابردووە بە تایبەتی خودی بەڕێز نەچیروان بارزانی توانی نەوتی هەرێمی کوردستان بخاتە سەر ڕێڕێی و نەخشەی وزەی جیهانی کەمە دەستکەوتیشی گرنگە ئەگەر گرفتێک کەم و کورتێکە لە بابەتی شەفافێت و داهاتی نەوت ئەکرێ لە ئایندەدا قسەی لەسەر بکرێت بکرێتە تەوەری سەرەکی حکوومەت کە بیخاتە کارنامەی خۆی بۆ پێم وایە نەوت دەبێتە بنەمایشی گرنگ بۆ حکومڕانیی دروست لە هەرێمی کوردستان و دەبێتە مای خێروبەرێکی زۆر بە تەواوی هەرێمی کوردستان و ئەم حکوومەتەوە ئەم کابینەیە وەکو توێژەرێکی سیاسی لە چوارچێوەکی گشتیە گەشتبینی بۆی کە 4 ساڵی داهاتوو یان وای خوێنیتەوانێکە 4 ساڵی داهاتوو 4 ساڵی بازێکی گەورە بێ لە حکومڕانی کوردی بەرەو قۆناغێکی باشتر پێشکەوتوتر ئارامتر ئاوادانتر. من پێما بە حکومەوەی کە ئێستا دۆخی هەرێمی کوردستان لە هەموو ڕۆگانەوە بەرەو ئاراستەیەکی باشتر ڕۆیشتووە من هەر تەڵام وا خۆم گەشتبینم و بفعلانیش کارنامەی کابینەی کاک مەسعود لە ئاسیاوە کە هەمە لە ئاسیا گەشتبین بین و من گەشتبینێکی زۆر دەبینم پێم وایە لە هەرێمی لە ئایندەدا ئەم کابینەیە لە بەردەم کرانەوەیشی زۆر باش و گەورەتردا و کابینەکان گاودەنێت بەرەو ئەزممویش حکومڕانی باشتر لە ئایندەدا بۆ تەواوی خەڵکی کوردستان. ئەو گەشتبینیە دیانە و بۆچوونەت
پژەستورە بۆی کە حکوومەت عێراقی حکوومەت هێرم بتوانێت لەگەڵ عێراقیش بگاتە ڕێکەوتن و کەش و هەوای منتیقی واخوێنیتەوە کە بۆ نمونە لە کاتی ئێستا گەمارێکی زۆر لەسەر ئێران هەیە، هەندێک ئاڵۆزی تورکیا و ئەمریکا هەیە، هەندێک گۆڕانکاری لە ناوچەکە هەیە و هەرێمی کوردستانیش دەست پێشخەری کردو بۆ حکوومەت عێراقی و حکوومەت عێراقیش بە جۆرە لە جۆرەکان ئێستا نیەت پاچێکی فشار ناوەلەوەی کە بەشێکی کەم لە مستحقاتی خەڵکی کوردستان بسەلمێنێ. ینی خوێنەوە دوایە کە دۆخی ناوچەکەش لە پاڵ ئەم چاکسازیانەی کە لە هەرێمی کوردستانەکرێت لە پاڵ گۆڕنی سەرۆکی هەرێم و تازەبوونەوەی پەرلەمان و هاتنی کابینینەوەی حکوومەت هەرێمی کوردستان و ئەو شتانەی کە بەڕێزت باستکردن لەسەر کارنامەکە لەسەر دامەزراوەی حکوومەت لەسەر ئاڵوگۆڕ لە وەزیرەکان لەوەی کە ئێستا پێکهاتی کابینەکە بە شێوەیەکی گشتی گۆڕاوە و پێکهاتی دامەزراوەی بەڕێوەبردنی کوردستان گۆڕانکاری گەوری بەسەر هاتووە. کارنامەی سەرۆکی هەرێم، کارنامەی حکوومەت، ئەو جموجۆڵانی کە لەماوە چەند مانگی ڕابردوو بینیمان پەرلەمان جۆرێک لە چالاکی پیشان ناوە لە بەجێگەاندنی ئەرکەکانیا پابەستی ئەوەی کە لە ناوخۆ ڕوئەیە هەلومەرجی ناوچەکە بۆ جۆرا خوێنیتەوە کە لە قازانجی هەرێمی کوردستان بێ. من پێم وایە سەکەداتی سیاسی هەرێمی کوردستان و بەتایبەتی جەنابی کاک مەسرور و کاک نەجیروان و سەرۆکی هەرێمی کوردستان لەسەر هەمووشان ڕابەر و مەرجەعی نەتەوەی هەرێمی کوردستان جەنابی سەرۆک تێگەشتنیشی باشیان بۆ دۆخی سیاسی ناوچەکەیەوە پێشم وایە حکوومەتی هەرێمی کوردستان وان هەرێمی کوردستان بە جۆرێک نابێتە طرف لەو کێشە و ملوانە سیاسی کە لە نێوان حکوومەتی لە نێوان ئێران و ئەمریکادا لە ناوچەکە و ناڵەن هەرێمی کوردستان بێتە طرف و لایەنگیل لە نێوان هیچێک لەمانەدا و ناش بێتە طرف لە مابینی ئەم کێشانەدا. بۆیە سەبارەت بە عەدەلا بنمەدیم پێم وایە تێگەشتنیشی باشتر هەیە بۆ قەزی هەرێمی کوردستان، بەڵام بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوو جۆمان لە کۆمەڵی دەنگینە شازی شۆڤێنی دەبێت لە شەقامەکان بەداخەوە بە پاڵپشتی کۆمەڵێک کارکتەری پەرلەمانی خۆمان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە دانەوێت بۆ مزایەتاتی سیاسی ئەم دەرفەتە بقۆزنەوە و دۆخی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بەرەو ئاراستەیەکی خراپتر بنن لە پێناوی کۆمەڵێک دەنگیان کۆمەڵێک دەستکەوتی حیزبی بۆ کۆمەڵێک لە هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان. بەڵام پێم وایە عادل عەبدولمەجید تێگەشتنیشی باشتر و قوڵتر و باشتی بۆ قەزەی کوردیەوە تا ڕادەیەک شاوسوز لەگەڵ هەرێمی کوردستان. پێشم وایە ئەمەش هەرێمی کوردستان ئەم دەرفەتەی قۆسەوە دەیەوێت علاقە لەگەڵ حکوومەتی بەغدا بە ئاراستەیەکی باشتر بێت. کاگەرزان ئەحمەد توێژەری سیاسی خۆشحاڵ بووین لە ڕافە بەشدار بوویت بە ڕافەکردنەکانت بەرنامەکە داڵەوان کرد. زۆر سواز بۆم دەرفەتە دەستیەوە خۆش بێ. ئازان بەم جۆراتینە کۆتایی بەرنامەی ڕافە تا ڕافەکردنی پرسێکی تر بە خۆتان ئەسپەرین و خۆتان لەگەڵ بن.